ماوەی 11 ڕۆژی ڕابردوودا تەواوی چاوەکانی جیهان کەوتونەتە سەر کەرتی غەزە لە فەڵەستین و هەروەها ئەو جەنگەی لە نێوان زوتنەوەی حەماس و ئیسرائیلدا هەتا ئێستا بەردەوامی هەیە. زۆرێک لە وڵاتانی جیهان سەرقاڵی ئەم جەنگن، هەمویان دەترسن لەوەی کە ئەم شەڕە تەنیا لە نێوخۆی کەرتی غەزە و لە نێوان ئیسرائیل و حەماس نەمێنێتەوە، بەڵکو بەرەی شەڕەکە فراوانتر بکرێت. مەبەستمە گفتوگۆی زیاتر بکەم بەڕێز عەلی حەبیب، شرۆڤەکاری سیاسی و ئەمنی ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵمە. بەڕێز عەلی زۆر بەخێر بێی بۆ کوردستان 24. بۆچی جۆ بایدن سەرۆکی ئەمریکا لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق قسە دەکات؟ ڕۆڵی عێراق چییە لە نێوەم شەڕەدا؟ ئایا عێراق چ پەیوەندیەکی بە شەڕی نێوان حەماس و ئیسرائیلەوە هەیە؟ تحية طيبة عليكم وعلى الجمهور. بەڵێ سڵاتان لەبێت سڵاو لە بینەرانی ئێوەش. سەبارەت بەو جەنگەی ئێستا لە نێوان گروپە چەکدارەکانی حەماس و سوپای ئیسرائیلدایە، ئامانجەکە لە قسەکردنی نێوان بایدن و سوودانی ئەوەیە کە بارودۆخەکە هێور بکرێتەوە، چونکە لە ئێستادا عێراق ڕۆڵێکی گرنگ و یاریزانێکی گرنگی هێورکردنەوەی بارودۆخەکەی ڕۆڵێکی گەورەی هەیە لە ناوچەکەدا. بایدنیش دەیەوێت ئەو جەنگە لە خۆی بگرێت و ڕێگری لەوە بکات کە تەشەنە زیاتر بکات و کاریگەری لەسەر ناوچەکە بەگشتی هەبێت، چونکە عێراق ژمارەیەک گروپە چەکداری هەیە ڕەنگە ئەو گروپانە لەگەڵ غەزە و حەماسدا بەشداری لە شەڕەکەدا بکەن. ئەمریکاش ئەم شتەی ناوێت. لە هەمان کاتدا ڕۆڵی عەرەبیش گرنگە بۆ لە خۆگرتنی ئەم بابەتە و ڕێگریکردن لە جەنگەکە. سەبارەت بەم ڕووداویانەی دواییش بەڕاستی کاریگەری زۆری هەبووە لەسەر ناوچەکە بەگشتی، ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی، چونکە ئێستا لە سەروبەندی تەقینەوەدایە. بابەتی فەڵەستین بابەتێکە پەیوەندی بە هەموو عەرەبێکەوە بە هەموو عێراقیەکەوە هەیە، لەلایەکی ترەوە پشگیری لەلایەن ئێرانەوە هەیە بۆ ئەم گروپانەی گروپەکانی حەماس و قەسام بە دیاریکراوی. بۆیە ترسێک هەیە لەلایەن ئەمریکاوە، لەلایەن ئێرانەوە، لەلایەن هەموو ئەوانەی کە پشگیری ئیسرائیل دەکەن. باشە، ینی ئاگری ئەم شەڕە نزیکە لە عێراق؟ سەبارەت بە ئاگری ئەم شەرە لە عێراقدا ڕەنگە هەموو وڵاتانی دەوروبەری بگرێتەوە بەڕاستی، چونکە عێراق بۆ خۆشی ترسی نەمبارەتە هەیە. هەر بۆیە ئیسرائیل بۆ خۆی و ئەمریکاش بەتایبەتی دایانەوەی بابەتەکە هێور بکەنەوە، ڕێگری لەوە بکەن کە شتەکە زیاتر گەورە بێ، بەتایبەتی لوبنان، مسر، ناوچەی سینا، ناوچەی عێراق. ئەگەر ئاگری ئەم جەنگە گەورەتر ببێت دۆخەکە هێور ببێتەوە. هذه المعركة واحتواء الحرب هذا. بەڵێ لە ئێستادا تاکو ئەم ساتە ئێستا ئیسرائیل ڕەنگە وا دەربکەوێت کە نەیەوێت ئەم شتە بکە، بەڵکو دەیەوێت لە بەرامبەردا تۆڵە لە حەماس بکاتەوە، چونکە دەرفەتێکی هاتۆتە پێش بۆ ئەم بابەتە. لێرە هەڕەشەیەکەیە بۆ لە ناوبرنی گەلێک بە تەواوی لە ناویان ببات. بۆیە ئەو دەنگە عەرەبیانەی کە ئێستا هەن دەنگێکی زۆر ڕوونن کە دەگوترێت ئێمە دەبێت ڕێگری بکەین لە کۆسپێکردنی بە زۆرملەی خەڵکی فەڵەستین لەو ناوچەیە. نابێت ئەم شتە هەرگیز ڕوو بدات لەلایەن ئیسرائیلەوە، چونکە ئەمانە گەلێک و خەڵکانێکی بێچەکن. بۆیە مەترسیەکی زۆر گەورە هەیە. ئەم جەنگە ئەمە مەترسیەکەی ئەوەیە کە لەوانەیە گەورەتر ببێ، تەشەنە بکە بۆ ناوچەکانی دەوروبەری. ئیسرائیل بۆ خۆشی لەوە دەترسێت کە هێزە چەکدارەکانی حەماس هێرشێک ئەنجام بدەن کاتێک ئەوان ئەگەر هێرشی زەمینی ئەنجام بدەن بۆ سەر غەزە، لە بەرامبەردا زیانێکی زۆریان بەر بکەوێت. لە هەمان کاتدا خەڵکێکی خۆبەخشەیە لە عێراق و لە لوبنان و لە ناوچەکانی دیکە چونێتە سەر سنووری فەڵەستین و دەیانەوێ بەشداری لەم شەڕانە بکەن کە لە نێوان هەردوولادا دەگوزارێت. بۆیە ئاگرەکە ڕەنگە تەشەنە بکات. باشە، کەواتە کە وڵاتانی دیکە دەترسن لە تەشەنە سەندنی ئەم شەڕە، دەترسن کە بەرەی شەڕەکە فراوانتر ببێت. بۆچی لە ئەنجومەنی یاساییشی نێودەوڵەتی پرۆژە پێشنیارەکەی رووسیا دەنگی پێنەدرا لەلایەن وڵاتانی دیکەەوە بۆ ڕاگەاندنی ئاگربەست؟ ئایا ئیسرائیل و وڵاتانی دیکە نایەنەوێت کە ئەم شەڕە کۆتایی بێت؟ وا ڕێگە بە ڕاگەاندنی ئاگربەست نادەن؟
يعني للاسف الشديد الامم المتحده بەڵێ بەداخەوە بەڕاستینەتەوە یەگرتوەکان ماوەیەکی لە نێوان خۆی و ئەم زەنگەدا بەجێهێشتووە تاکو ئێستا هەوڵێکی جددی نەبووە گفتار و کارەکانیشان تاکو ئێستا بەڕاستی هەڕەمەکی بوون هەڵوێستێکی یەکلاکەرەوەی نەبوو بە تایبەتی لە پشتگیریکردنی فەڵەستین بەداخەوە ئێستا خۆراواییەکان ئەوروپا و ئەمریکا پشتگیری لە ئیسرائیل دەکەن و ئێمەش بینیمان بە پێچەوانەوە کە سین و ئیسرائیل و یاخود رووسیا و تورکیا پشتگیریان لە فەڵەستین کرد بۆیە لێرەدا زۆرێک لە دژبەری دروست بووە لە نێوان وڵاتانی جیهان لە پشتگیریکردن و هەڵبژاردننی لایەک ئەمەش بۆ خۆی جۆرێک لە کێشەی دروست کردووە لەسەر ئاستی جیهان لە پشتگیریکردنی هەر لایەک لە لایەکەکان بەڵام بارودۆخی مرۆی ئەوەیە کە پێویستە نەتەوە یەکگرتوەکان ئەنجومەنی ئاسایش خەمی لێ بخواوە بیری لێ بکاتەوە پشتگیری لەوە بکات کە ئالۆزیەکان کۆتایی پێبێن پێویست بوو هەوڵی جددی هەبێت بەڕاستی هەوڵێکی ڕووسیش هەبێ بۆ ئەوەی بارودۆخەکە هێور بکرێتەوە لە نێوان هەردوولا بەڵام بەداخەوە بەرهەمدار نەبوو ئەو ئەنجامەی نەبوو کە دەکرا سوودی بۆ فەڵەستەکان و هەردوولا هەبێت و ئەمە شوای کردووە کێشەکە تاکو ئێستا بەردەوام بێ ڕەنگە جەنگەکە گەورەتر ببێت ببێتە جەنگێکی هەرێمی ئەمە مەترسی بابەتەکە خۆی لەوەدا پرسیارێکی دیکە هێمە بەستمە بیکەم بەڕێز عەلی ئەویش ئەوەیە کە سبەی بایدن سەردانی ئیسرائیل دەکات و هەروەها ڕاوێژکاری ئەڵمانیاش دەچێتە تەلەڤیڤ ئامانج یاخود پەیامی پشت ئەم سەردانانە چییە کە جۆ بایدنەوە بە کتوپڕی دەچێتە تەلەڤیڤ لە کاتێکدا خۆتان دەزانن کۆماریەکان ڕخنە لە جۆ بایدن دەگرن و دەڵێن بە ئەنبلۆکردنی 6 ملیارد دۆلارەکەی ئێران جۆ بایدن ئێران و گروپە چەکدارەکانی پارەدار کردووە يعني هنالك دعوة من نتنياهو بانگشتەکەی لەلایەن ناتانیاهەوە بۆ جۆ بایدنی سەرۆکی ئەمریکا کە سەردانی ئیسرائیل بکات ڕەنگە ئەم سەردانە ڕۆ بدات ئامانجی سەرەکی ئەم سەردانە بریتە لە پشتگیریکردنی یاخود گشتاندنی پشتگیری ئەمریکا بۆ سەر ئیسرائیل و ئاماژە بەوە دراوە کە پێشتر هێزەکانی ئەمریکا ئاگادار کراونەتەوە کە ئیسرائیل بەوانی گوتووە کە ئەوان دەیانەوێت هێرشی زەمینی بکەنە سەر ئیسرائیل بۆیە ئەم سەردانە تەنیا جەختکردنەوەیە بۆ ئەو پشتگیریە گەورەیە کە ئەمریکا بۆ ئیسرائیل دەیکات ئەمەش لە پەیوەندەکانی پێشتر نێوان نەتەنیاهو و بایدن پشتڕاست کراوەتەوە پشتگیریشی لێکراتەوە ئەمریکا پشتگیریەکی سەربازی گەورە لە ئیسرائیل دەکات دەیەوێت ئیسرائیل یاخود پشتی ئیسرائیل لەم بابەتە بەرنەدات لە هەمام کاتدا کێشەکە لەوەدا ئەمە کێشە بۆ ئیسرائیل و عەرەب دروست دەکات زۆر سپاس دەکەم بەڕێز عەلی حەبیب شرۆڤەکاری سیاسی و ئەمنی ڕاستەوخۆ لە بەغدا لەگەڵم بووی دەست خۆش